بس مالان بلا كمان بقول الله تیمیسکی لە 2014 دامەزراوە ئێمە مەزموع کۆمەڵە هاوڕێیەک بووین ئێستا ژمارەیان زیاتر بووە ئەمە زیاتر هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژ ئەوە دێین تەمرینەکەین بەڵام لەبەر ئەو ماوەیەکە بەهۆی ئەو ڤایرۆسای کۆرۆنا نەمانتوانیوە بڵێن کەمتر توانیمان ئەم تەمرینە بکەن دەنا زیاتر هەموو هەفتان تەمرینمانە کرد چەند تیمەکەنە لە کوردستان لە پێنجوێن تیمەکەیە لە چۆمانش تیمی چۆمان هەیە لە هەموو شوێنەکان ناکرێ چۆمانێک کە لە شوێنانێکە لە هەموو شوێنەکان شیاوترە بۆ یاریسکی ئەتوانم بڵێم لە 4 وەرز 3 وەرز ئەتوانی یاریسکی بکەی ینی هەموو کاتێک ئەتوانی لەم 3 وەرزە مەسەلەن بەهار پاییز زستان ئەتوانی جگە لە هاوین لە هاوینیش ئەتوانی لە دەور و بەری گۆمی بێکۆدیان ئەتوانی سکی بکەی ینی ئەوە یەکێکە لە هۆکارەکان منتیقەی چۆمان شوێنێکی زۆر شیاوە بۆ یاریسکی ئەمەش یەکێکە لە یاریەکان لە کوردستان هەموو ناوچەیەک ئەو بەفرە نییە ئەکەن بتوانی یاریسکی تێدا بکەی ئەو یاریە لەو ناوچانە ئەکرێت کە دەی بەفرێکی زۆر بباری لەبەرەوەی ئەگەر بارستایی بەفر زۆر نەبی ناتوانی بارستایی بەفرەکە زۆر نەبی ناتوانی ئەو یاریە بکەی و دەبی بەفرەکە ئەوەندە زۆربی زەویەکە هەمووی داپۆشی ئەو بەردانەکانە لەو ناوچەیەک لەبەرەوەی یاریسکی یاریێکی سەرکێش ینی خەتەریاتی زۆر ئەگەر هات و بەربیەوە یان بکەویە ناو بەرد ئەوە خەتەریاتی زۆرە بۆ سەر یاریزانەکە بەڵام لە ناوچێک لە کوردستان و بەتایبەتی لە چۆمان ئەو یاریەکە ئەکرێ هەر هیچ شوێنێک نییە تایبەت بی بڵێن خۆشکراوی یان حکومەت خۆشی کردی یان بە ئامێری تایبەت بەسکی یان پیستەی شوێنی تایبەت وەکو کۆڕک بڵێن ئەو شوێنانە نییە بڵێ ئەتوو یاری لێ بکەی بەس گرنگەوەیە بەفرەکە زۆر بیت و ئەو شوێنێکە یاریەکەی لێکرێت دەی بەفرێکی بارستایی بەلای کمی مەترێک لە 50 سانتیم کەمتر نەبی کە ئەو یاری تێدا ئەکرێت. ئەو یاریە یەک لەو یاریانێکەوە توانی یاریزان کە دروستبی لە بیدایەتەوە کە لە تەمەنێکی گەنجی ئەو تەمەنێکی مناڵیەوە جاوزار تەمەنی تازە پێگەیشتوان تەمرین لەسەر ئەو یاریە بکات پاشان کە گەورە بوو ئەتوانیت هەر بتوڵک هەر ڤیستیڤالێک لە دەرەوە ئەتوانی بەشدار بیت یەکەم جار خەڵک کەم بوو لەوەی کە بەشداری کە ئەو سکێنە کرد بەس ئێستا لەخوای بەزیادبی ینی خەڵکێکی زۆر عەزی لەو یاریە بەس نەبوونی کەلوپەل ئەمە وای کردووە هەموو کەس ناتوانانی ئەو کەلوپەلانە بە ئاسانی دەست بکەوێت لە کوردستانی ئەوەی کە لە دەرەوەیە ئەتوانی کەسێکی لە دەرەوە بیان لە دەرەوە بکڕیت ئەو کەلوپەلانە دەنا خەڵکەکی زۆر عەزی لەم یاریە و پێی خۆش ئەم یاریە بکە ئەم یاریەش یاریەکی ینی سەرکێشە هەموو کەس عەزی لێیە بەس لەبەر نەبوونی کەلوپەل ینی پێم وایە گرفتێکی زۆر هەیە ساڵانە ئەو یاریزانانێک کە بۆ گەشت دێنە هەڵگۆردویان سەکران ینی ساڵانە دێن لە زستان ئەو کاتی ئەتوانین بیان بینین و ئیسیفادەیان لێ بکەین و لە چەند وڵاتێکەوە دێن ینی ئەمریکی دییان بەریتانی دی هەر وڵاتێک ئەوانێک کە گەشتیارن دێن من لە کوردستان چۆمانیان پێ لە هەموو شوێنێک هەڵگۆرد و سەکرانیان پێ لە هەموو شوێنێک شیاوترە بۆ یاریسکی هەر کاتێک ویست ڕاوەستی بۆ پێت ئەکەیەوە دەخێ سەمووسەکان لۆ ڕووی دەرەوە ئەوە ڕاوەستانی ئاسایە بەرامبەر بەس ئەگە بتەوێت
بە سوڕان بی لە تەنیشتەکان بی هەر کاتێک سوڕایەوە ینی تێ بەو لایەدا بسوڕێەوە یەک باستەم دارەکەیدا ئەنێ ئەو پێت سووکەکەی ئەگەر تێ بەو لایەشدا بسوڕێەوە بە هەمان شێوە خۆ دێتێ سەر ئەو تەنیشتەی ئەو پێت سووکەکەی بەشداری ڤیستیڤالەکردن ئەو دوسێ ساڵ لە کۆڕک ڤیستیڤال کراوە ئەمە بەشداریمان کردو کربیت ڤیستیڤالی کردبی ئەمۆکو و تیمی چۆمان بەشداریمان کردووە و ئاستی باشمان بەدەستێنەوە هەر خۆم بەشداریم کرد لە ڤیستیڤالی 2019 لە پڕژێکرا چەند یاریزانێکی بیانیش بەشدار بوو توانیم لە مەسافە کورت پلەی یەکەم بەدەست بێنم لەسەر ئاستی ئەو وەرزشوانانەی کە بەشدار بوون وەرزشوانی ناوخۆ و بیانیشی تێدا بوون حکومەت هاوکاریمان کە ئەتوانین ئاستی یاریزانان و ئەو ئەتوانین گروپێکی یاریزانی تازە پێگەیشت و دروست بکەین بۆ ئەوەی لە داهاتوو لە کوردستانیش ینی تیمێکی باشی هەبێت کە بەشداری لە هەر بتوڵێکی بکات لە دەرەوەی وڵات. پێڵاوی سکی تایبەتە ینی نابی زەهەبی هەموو لە نوچی پێیتا سەرەوە ینی هەموو قفڵە ینی نەتوانی پێت ناش نوشتێت ینی لە گوێزین کۆمەت ینی تووشی وەرگەڕان و ئەو شتانەی نابی ینی پێشەوەی ینی لەسەر سکێکەیدانەی قفڵە بیکە قفڵ بوو لە پێشەوە وەزنە چ پێوەیە بە گوێرەی وەزنیت و ئەوەی دانەوە چیلۆیەکەی چەند چیلۆی وەزنت ینی کە بەر بوویەوە لە پێتەبی گۆشەوەستا و لەسەر سکێکەی ڕائوەستی ینی ئەو جوڵانەی تێدا بە پێش بە پاشدانی بەرنابیەوە لەبەرەوەی سکێکە پانە بتێ بەو لایەدا بسوڕێەوە ئەو دارەیدا ئەگری ئەو پێت سووکەکەی بە دەورەی خۆدە بە حەکسەوەش ئەگەر بتێ بەو لایەدا بسوڕێەوە بەو شێوەیە باجارێک بڕۆم استريحنا بليه بكيف خاصر قلت له جينا الصورة استريحنا والله بإبراهيم أصلا يقول فلان إيش أصلا بس نام زاني أنا هم